جەنابی سەمیر سمەیدەهی باڵێزی عێراق لە ئەمریکا زۆر بە خێراتن دەکەم بۆ ئەو دەرفەتەش بێمە داوە. سپاس. جەنابی باڵێز سمەیدەهی لیستی سەرۆکوەزیر مالکی لە پێشەوەیە بە جیاوازێکی کەم لە لیستی سەرۆکوەزیرانی پێشوە عەلاوی. بەڕای جەنابەت ئەنجامەکان تا ئێستا چ کاریگەریان بەسەر پێکهێنانی پاشەڕۆژی سیاسی عێراق دەبێت؟ یەکەم شت با بیری ئەومان هەبێ ئەم هەڵبژاردنە بەرەو پێشەوە ڕۆیشت بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی ساڵی 2005دا ئەمەیان بە تەواوی لایەن عێراقیەکانەوە بە ڕێوە براو هەروەها ئاسایشی لەلایەن ئاسایشی عێراقیەوە کرا. لە ڕاستیدا هەموو بەرەکان و زۆربەی گروپەکان بەرژەوەندی ئەجندەی عێراقیان قسە پێشەوە بۆی خەڵک ڕاکێشن لەبەر ئەوەیە بەگشتی ئەمە مزاجی خەڵقی عێراقی بوو. ئەم هۆکارانە نیمانە یەک گروپ لەو کۆمەڵە ئەمە مانای ئەوەیە ئەبێت کەوا حکومەتێک دروستکەین هینی نیشتیمانی بێت. ئەوە ژواتای ئەوەیە ئەبێت ڕوانگەی خەڵکانی کە بێنینە کارەوە بەر لەوەی حکومەتەکە. ئەمەیە ساحەی سیاسی، ئەمەیە کەوا لەلایەن هەڵبژێردەرانەوە هێنراوە تاکایەوە خەڵکان پێویستیانەوە گەرەکیانە هاودەنگیەک و هاوڕەنگی نیشتیمانیە. ئەو ئەرکە قورسانەی کە لە ناوخۆ ڕوبەڕووی عێراقن چن؟ معتەبەرخان ڕەوشەکە لە عێراقا ئێستا کە زۆر باشترە بە بەراو لەگەڵ 2 ساڵەمە پێش 2 ساڵەم و بەر هەموو کەسێک هەوڵی دەداکەوە کێشەکان کێشەی سیاسی خۆیان هەل بکە بە چەک حەلی بکەن و بە شەڕکردن چارەسەری بکەن. بەڵام ئێستا کە هاودەنگیەک هەیە هەموو کەسێک لە سیاسەتە دەزانێت کە تەنها ڕێگە بۆ بەدیهێنانی ئامانجە سیاسەکان لە ڕێگەی دایالۆگە و هەروەها لە ڕێگەی پرۆسی سیاسیەوە. تێرۆریستان هەرچەنە شکستیان پێهێنراوە ئەوان دەزانن ناتوانن تێرۆریستان ناتوانن کۆنتڕۆلی عێراق بکەن. هەر بۆیە من زۆر گەشتبینم خەڵکان کامڵی و هەروەها ئەو تاڵی کە چێشمان بینیمان پێکەوە ئێمە ڕێگە ئەدۆزینەوە بۆ چارەسەری ئەو کێشانە. یەکەم دەبێت متمانل نێوانیەکە دروستکەین هەروەها ئەو بەدیبێنین هەموو ئەو بزانین کە عێراق بە یەکەوانێ باش بێت. عێراق خۆی باشە، ئەگەر عێراق باش نەبێ هیچ کەس باش نییە. من بۆیە گەشت بینم هەروەها کێشە و ئاستەنگ هەیەکەوە سەختن کێشەی وەکو کەرکووک و وەکو داهاتی نەوت زۆرترین کێشەی تر چارەسەر دەکرێن. من ناتوانم بڵم ئێستا چۆن چارەسەر دەکرێن. ئەبێت پێویستە بێت و توێژ لەگەڵا بکرێ و لە بەردانەواندن و تعدیل بکرێ. بەڵام عێراق ڕێگەیەکە دەزێتەوانێ و هەروەها ئێرادە هەیە کەوا عێراق هەیە دەیەوێت دوورکەوێتەوە لە تند و تێژی و بە گشتی گەشتبینن کەوا چارەسەر دەکرێن. بەڕای جەنابەت کوردەکان چ ڕۆڵیان دەبێتن لە پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق؟ بەڕای من حکوومەتێک بێ ئەو کورد دروست نابێت. کوردەکان ڕۆڵی کورد زۆر ناوەند دەبێت و هەروەها زۆر باەخی هەیە. بەڕای من هەروەها تێگەشتنی ئەوە هەیەکەوە هەموو شتە یا گەمەکارەکان دەبێت لەوێ بن و بەشداری بکەن. کوردەکان لەوانەیە زیاتر کاریگەریان هەبێ لە ژمارەیان ئەوەی کە کوردەکان دەتوانن باڵانسێک هاوسەنگیە دروست بکەن لە نێوان بڵۆکەکانی تردا. حکوومەتی داهاتوو کوردی تیا دەبێت و پۆزیشنی بەرزیان دەبێت هەروەها خەڵکانی کەشی تیا دەبێت و لە خۆ دەگرێت نوێنەرانی ئەوانیشی تیا دەبێت. باڵێز سمەیدەهی پرسیاری دوایی سەبارەت بە پاشەڕۆژی عێراق حکوومەتێکی سەقامگیر بۆ عێراق چەندە گرنگە؟ زۆر گرنگە، زۆر گرنگە. وەک دەزانین کوردستان هەرێمی کوردستان کاریک باشی کردووە لە ڕووی ئابوووریەوانێ باش بووە لە گەشتەوەی خەڵکەکەیوانە هەروەها لەبارەی فێرکاریەوانی و خزمەت گوزاری لەبەر ئەوەی کەوا ئارام و سەقامگیر بووە لەبەرەوەی ئاسایش تێیدا بەرقەرارە بە هەمان شێوە لە بەشەکانی تری عێراق ناتوانێت بەرەو پێش بڕوات لە ڕووی ئابووریەوە ئەگەر بێت و ئاسەقامگیر نەبێت. ئەوەیە
سەقامگیری سیاسی کە لەگەڵ خۆیان ئاسایشی سەقامگیری سیاسی دەهێنێ و بە ئەم دوانە هیوادارینکەوە بڕۆن بەرەو پێشەوانێ و لە ڕووی ئابوووریەوان و هەروەها خزمەت گوزاریەوە وا دڵنیابین ژیانی خەڵکانی ئاسایی چاک بووە و ئێستا خەڵک لە عێراق ئێزاری زۆر چێژن ڕۆژانە بەهۆی نەبوونی کارەبا و هەروەها خاک و خاوێنی و هەروەها ئاوی خواردنەوە و هەروەها نەبوونی خزمەت گوزاری تەندروستی ئەمانە خەڵکی خۆمانن ئەمانە ناڕەحەتی زۆریان چێشت و شایستی باشترن و ئێمە پارەمان هەیە و سەرچاومان هەیە و ئەگەر ئێمە بتوانین سەرچاوەکانی کۆڕەپشن نەهێڵین و تا گەندەڵی نەهێڵن و ئاسایشی بەرقەرار بکەن سیاست تێدا بەرقەرار و وڵات دەتوانێت بەرەو پێش بڕوات. باڵێزی عێراق لە ئەمریکا زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتەی بێمەدا بەسەر چا